سوکاتی و بێڕێزەی کە لێرە و لەوێ بە پێغەمبەری ئیسلامە کرێ بۆ تەمای دڵ بریندارکردن و بریندارکردنی هەستی مسلمانان لە تێکڕای وڵاتان بە تایبەت لە کوردستانە بۆیە بینی لە شارە جۆرا و جۆرەکان و جیاوازەکان لە پارێزگاکان لە قەزاکان ناحێکان هەمویان ناڕەزایی دەرەبڕین و دڵتەنگی خۆیان دەرەبڕن و پشتیوانی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دووبارە ئەکەنەوە. بۆیە ئێمە وەکو میلەتێکی مسلمان کە سەدان ساڵە باوەشمان بەو دینەیە کردووە بێگومان ناڕەزایی دروستەکە، بێگومان خەڵک بێتاقەتە و ناڕەحەتە. و من بۆ خۆم پێم وایە کە جوانترین و باشترین کاردانەوە بۆ ئەم بابەتانە پابەندیە بە ئیسلامەوە، پابەندیە بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەروەها دەربڕینی ناڕەزایی مەدەنیانەیە بە شێوازێکی مەدەنی و ناساندنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە وڵاتانی ئەوروپا و بە خەڵکانی غەیری مسلمان کە من باوەڕم وایە ئەگەر پێغەمبەری خوا وەکو کەسایەتێکی گەورە وەکو کەسایەتێکی بەڕەحم و بەسۆز بناسرێ بێگومان ئەوانیش ناتوانن ئاوا جورئەت بکەن و بێڕێزی بەرامبەر بە مقدساتێکی گەورە بەرامبەر بە کەسایەتێکی گەورەی وەکو پێغەمبەری خوا بکەن کە زیاد لە ملیارێک و 800 ملیۆن مسلمان بە پێغەمبەر و پێشەوای خۆی ئەزانێت. پاش ئەو بێڕێزی و سوکایەتێک کە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کراوە جیهانی ئیسلام ناڕەحات و نیگەران بوون بۆ بێڕێزیانە و وەڵامێکیان هەبوو خۆشەویستی و پشتیوانیان بۆ پێغەمبەری خوا دەربڕی عەلەیهی سەڵات وەسەلام. خەڵکی هەرێمی کوردستانیش بەشێک بوون لەو پشتگیری و پشتیوانیە. لە ڕۆژانی ڕابردوو لە ژمارەیەک لە شار و شارۆچکەکانە ئەو گردبوونەوانە ئەنجام درابوو. خەڵقێکی زۆر داوایان دەکرد کە گردبوونەوەیەکی لە شاری سلێمانیە ئەنجام بدرێت. وەکو شتێکی خۆڕست ئێمە تەنها هەڵساین بە لە ئەستۆگرتنی ئەرک و مەساریفەکەی، ئەگەر نا ئەوەی کە کراوە تەنها وەکو هەستکردنێ بە بەرپرسیارەتیەک، ئەگەر نا بەڵێ ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامین بەڵام خاوەندارەتیمان لە ئەستۆ نەگرت، بەڵکوم وەک هەستکردنێ بە بەرپرسیارەتەکە ئیشەکەمان کرد، ئەگەر نا کارەکە کارێکی جەماوەری خۆڕست بوو. دروشمەکان زۆربەی هەرە زۆریان دەربڕینی خۆشەویستی و پشتگیری و پشتیوانیە بۆ پێغەمبەری خوا، ڕەتکردنەوەی هەر بێڕێزی سوکایەتیەکە کە لە هەر جێگە هەر کەسێکەوە بە پێغەمبەری خوا بکرێ عەلەیهی سەڵات وەسەلام. خاڵێکی کەشانەوە بوو ئەم خەڵقە مسلمانە خەڵقێکی مسلمان دەبێنە نەلایەتی بکا کە پێغەمبەری قبوڵ بێ لە هەر جێگە و لە هەر کەسێکایە. خەڵقی کورد پشتگیری و پشتیوانی لە پێغەمبەری خوا دەکەن، نەک لە وڵات و دەوڵەتێکی وەکو فەڕەنسا یان هەر شوێنێکی کە.